بەڵێ خۆشەویستە لە ئێستادا تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بەڕێوە دەچێت کە چەند ڕۆژێکی کەمی ماوە و پشووی هاوی نزیک دەبێتەوە کە کاتێکی زۆر و دەرفەتێکی زۆر باشە بۆ خوێندکاران ماوەیەکی زۆریان لە بەردەمدایە بۆیە گرنگە کە سوود لەم پشەوە بگیرێت و دایک و باوکان ڕێنمایی منداڵەکانیان بکەن ئەمڕۆ ڕاهێنەرێکی پەروەردەیی لەم تەوەرە لەگەڵماندا دەبێت و باس لەوە دەکەین کە چۆن سوود لە پشووی هاوین وەربگرین کۆمەڵێک زانیاری و پرسیار ئاڵوگۆڕ دەکەین بە میوانداری مامۆستا ڕزگار حەمەلا و ڕاهێنەری پەروەردەیی. مامۆستا ڕزگار بخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. بخێر بێ مامۆستا گیان سەرچاومان بخێر بێ. مامۆستا پشووی هاوین بەبزین بەگشتی لە کێوە دەست پێکا و تاکەی بەردەوامە بێت چەندێک دەرفەت لە بەردەم قوتابیانە بۆ ئەوی کە سوودی لێ وەربگرن. زۆر زۆر سپاس بەینتان باش سڵاوتان دەبێ. خۆ بەخێر بێ. پێش هەموو شتێمە ئەو شتە ڕاست کەمەوە زەحمە نەبێت کە باسی ڕاهێنەری پەروەردەییتان کرد. من وەکو ڕاهێنەریش پەروەردەیی کار ناکەم ڕاستەکەی تەنها مامۆستایەکی زان کۆم سپۆڕێکم بواری پەروەردەیە. سپۆڕ مامۆستا گیانداوای لێبوردنەکەی. ئەمەوێ پیرۆزبایی لە تەواوی ئەو خوێندکارانە بکەم کە ساڵی خوێندنی ئەم ساڵیان کۆتایی پێهێنن و لە ماوەی چەند مانگی کەمیشە ئەگەنە ساڵێکی تری خوێندن. ئەم پیرۆزبایان بۆ خێزانەکانە بۆ مامۆستاکانە بۆ تەواوی ناوەندەکانی خوێندنە کە ڕۆڵیان هەبووە لە گەیاندنی ئەم خوێندکارانە بە قۆناغێکی تر. ئەنجا بەبێن لەسەر پشۆکە. پشوو کەی دەست پێەکە ئەوەی کە پەیوەندی بە خوێندکارانەوە هەیە بە پێی قۆناغەکان ئەگۆڕێ لە قۆناغی باخچەی مناڵانەوە پشوو دەست پێەکە تاوەکو قۆناغی زانکۆ. ئەوانەی کە قۆناغە سەرەتاییەکانن یاخود بنەڕەتیەکانن پشۆکانیان بە شێوەیەکی گشتی لە سەرەتاوە یاخود نزیکتر دەست پێەکە و ئەو کاتانەی ڕەنگە بەشێک لە پشووی خوێندکارانی قۆناغەکانی بنەڕەتی تێپەڕیوە هێشتا خوێندکارانی قۆناغی زانکۆ لە کاتی تاقیکردنەوەکانن. لەو کاتانن کە هێشتا ماندوون هێشتا خەریکی چنینەوەی بەری ڕەنجی ساڵەکەی خۆیانە. لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن لە مانگی پێنجەوە یاخود لە کۆتاییەکانی مانگی پێنجەوە پشوو دەست پێەکە تاوەکو نیوەی مانگی لۆ بەم شێوە دەست پێەکە و بۆ شێوەش کۆتایی پێدێ. زۆر باش مامۆستا گیان پلانی خێزانە بێت چۆن بێت بۆ منداڵەکانی لەم پشووەدا لەم چەند مانگەی کە لە بەردەستیانە ئایا ئەوەیە کە بەڵێنی پێبان مەسەرەن ئایپادێکی بۆ بکرێت و خەریکی ئایپاد و خەریکی کۆمەڵەشت بەیانەوە تا گرنگە هیچ کۆمەڵێک زانست کۆمەڵش شتی زۆر باش فێر بێت لەم مودەتەیە. ڕاستەکەی بە قسەیەک لەسەر چەمکی پشووەکە خۆی بکەین. ئێمە هەر کاتێک گوێمان لە چەمکی پشووە بێ هەر خۆی جۆرێک لە چێژی تایە جۆرێک لە لەزەتی تایە. پشوو هەر کەسێکمان گوێمان لێ بێ گەورەیە بچووک خوێندکار بین یا مامۆستا بین کارمەند بین فەرمانبەر بین هەر کەسێک بین هەر جۆرە پیشە و کارێکمان هەبێ کاتێک گوێمان لە پشووە بێ جۆرێک لە خۆشی بە لایەنی دەرونیمانە دێ. پشوو مافێکی سروشتی هەر کەسێکە کە کارێ بکە جا و کەسە خوێندکار بێ یا هەر پیشەیەکی تری هەبێ. ڕەنگە سەرەتاییترین یا سادەترین ماف یا سادەترین کاتی خۆشی و لەزەتی خۆشی هی خوێندکاران ئەوە بێ ئەو کاتانەی کە پشۆکانیان دەست پێەکە. بەڵام لە هەمووی ناخۆشترەوەی تۆ بی پشۆکەی لێتێک بی پشۆکەی لێتێک بی بە شێوازێکی تر بێنیتەوە سەر هەمان شتی خۆی هەمان بواری خۆی. یعنی ئەگەر بە نمونەیەکی سادە بێنینەوە ئێستا جەنابتان دەوامێکی خۆتانتان هەیە یا هەر بەڕێزێکی تر دەوامێکی فەرمی خۆی هەیە. ئەگەر ئەو ڕۆژە پێی بڵێ بەیانی پشووە بەڵام وەرەوە بۆ دەوام ڕەنگە زۆر مرتانە قورسە بێ بەلاتەوە ینی قورسترە بێ بەلاتەوە هەستەکەی جۆرێک لە بارگرانی خراوەتە سەرشان لە کاتێکا پشووی خۆتە بۆچی هاتوویتەوە. بەڵام ئەگەر بە پێچوانەوە ئەم هێنانەوەی بۆ شتێکی تر بێ ڕەنگێک جار ئەم بارگرانیە دروست نەبێ ئەم بێتاقەتیە دروست نەبێت لە لای تۆ. بۆ نمونە پێت بڵێ وەرەوە بەڵام ئەچین بۆ گەشتێک ئەچین بۆ سەیرانێک وەرەوە ئەچین بۆ لای هاوڕێیەکمان وەرەوە ئەچین بۆ ئاهەنگێک بۆ داوەتێک بۆ شتێکی هەر شتێکی لە بابەتانی کە ڕێک مەبەستم ئەوەیە نێتەوە بۆ ئەو کارە سەرەکی کە هی خۆیەتی. ئەوەی کە من مەبەستمە
ئەشی ژەرمەوە بۆ پرسیارەکەی جنابەت ئەوەیە کە جارێ بە هیچ شێوەیەک بیر لەوە نەکرێتەوە خوێندکار بگێڕێتەوە یاخود وای لێ بکرێت کە لە پشوەکانی خۆی لەزەت وەرنەگرێ کاتە بمانای پشوو بێ پشوو بە بەمانای پشووە بێ پشوو بێ و ئەبێ حەقی پێ بدەی پشۆکی خۆی بە شێوەیەک لە شێوەکان وەربگرێت خێزانەکان چی بکەن چۆن مامەڵە لەگەڵ پشووی مناڵەکانیان بکەن طبعاً وەکو باسمان کرد لە قۆناغی باخچەوە تازان کۆ پشوو هەردەست پێکا و هەمووشیان مافی پشویان هەیە بەپێی تایبەتمەندێتی تەمەنەکان گۆڕانی بەسەرا دێ ئەم پشوانەیە ئەم جۆرە مامەڵەکردانە مامەڵەکردنی مناڵەکان تۆزێ ئەستەمترە تۆزێ قورسترە لە لای خێزانەکان بە تایبەتی ئەوانەی لە باسنەکانی قۆناغی بنەڕەتیان ئاسانی مامەڵەیان لەگەڵا بکرێت چکە هەندێک جار مناڵەکە جۆرێک لە داوای هەیە و خێزانەکان جۆرێک لە داوایان هەیە من جۆرێک لە تێکەڵابوون دروستە بێت کەواتە بێ مامەڵەکردن لەگەڵ مناڵی قۆناغە بنەڕەتیەکان جیاواز بێ لەگەڵ ئەو مناڵانی لە قۆناغی ئامادەی و بەرەوسەران ئەم جۆری مامەڵەکردانە بە شێوەیەک بێ کە باشترین حاڵە دەوێت بۆ تەمەنی مناڵی ئەوەیە کە هەوڵ بەی ئارەزووی مناڵەکە خۆی ئیشی لەسەر بکەی یاخود پێی بڵی کە ئارەزووی لە حەزی لە چ جۆرەکە چ جۆرە مامەڵەکردنێکە لەم پشوایە حەزەکە چی بکە حەزەکە بۆ کوێ بچێ حەزەکە چ جۆرە یاریە بکە یعنی دیسانەوەی ژەرمەوە بۆ ئەوەی کە بە تەواوەتی ئەبێ حەقی بدەیتێ لە پشووا بێ یعنی چێژ لە پشۆکەی خۆشی وەربگرێت ئەوەی کە خێزانەکان دیسان چۆن مامەڵە بکەن و کووتمان بە تایبەتی باجارێ باسی قۆناغە بنەڕەتیەکە بکەین ئەوەی قۆناغە بنەڕەتیەکە ئەتوانم بڵێن ئێستا خولوشت زۆرەکرێتەوە بێگومان بەڵام بەداخەوە خولەکان لە وڵاتی ئێمە زۆرینەی بەپارەیە ڕەنگە هەموو خێزانێک نەتوانێت ئیمکانێتی ئەوەی نەبێت کە مناڵەکانی بنێرێتە ئەم خولانەوە و هەندێک جار خولەکان لەگەڵ ڕێزی زۆرم زیاتر لایەنی بازرگانی پەیڕاوکەن و ئیش لەسەر بواری بازرگانیەکەن هێندەی بوار قسە لەسەر یاخود ئیش لەسەرەوە بکەن کە چۆن چێژە و بەخشن بە مناڵە ئەوانەی کە خولن زۆ گرنگە مناڵ ببرێ بۆ ئەو خولانەی کە تایبەتمەندیە جەستەیەکانیان بەهێزەکە چکە بە تایبەتی مناڵ ماسوولکەکانی پێویستی بە بەهێزکردنە بە تایبەتی تر ئەوەی کە مناڵ لە قوتابخانەکانە بە تایبەتی لە قوتابخانە حکوومیەکانە هەندێک جار بێبەش بووە لە زۆر شت لە وەرزش بێ بەشە لە هونەر بێ بەشە لە مۆسیقا بێ بەشە لە زۆر شتا بێ بەشە کە ئەمانە بەشێکی گرنگی قوتابخانە حکوومیەکانن بۆی باشترە مناڵ وای لێ بکرێ بچێ بۆ ئەو شوێنانەی کە تایبەتمەندێتی هێزی جەستیان بەهێزەکە هەر جۆرە وەرزشێکەکە مەلەکردنە تۆپێنە هەر جۆرە وەرزشێکە کە پەیوەندی بە لایەنی جەستەی ئەم مناڵەوە هەیە لایەنێکی تر ئەوەی کە چۆن مێشتی بجوڵێنین بینێرین بۆ کوێ چۆن ئەو شتانی کە مێشتی ئەم مناڵە ئەکاتەوە بەڵام دیسانیشەوە بە چێژبەخشین جۆرێک لە پێشبڕچێ بێ لە پێشبڕچەی دیسانەوە یاریکردنی هەر جۆرە یاریکردنێک بێ کە پەیوەندی بە هەندێک یاری بیرکاری هەیە کە یا بواری زانستی هەیە کە ئەمە یاریە بەڵام گرنگێکی زۆری هەیە بۆ جوڵاندنی خانەکانی مێشی ئەم مناڵانە ئەو خێزانانی کە ئیمکانیەتی ئەویان نییە مناڵەکانیان بنێرن ئەکری خۆیان ئەم بارودۆخە لە ناو ماڵەکانیانە بڕەخسێنن یا بسازێن بۆ مناڵەکانیان زۆر ئاسایە بنووکو باوکێک بۆ مناڵەکانم کۆمەڵێک یاری بکڕم لە ناو ماڵەکەی خۆمە هەم بێ شەترەنجێ بکڕم ئەگەر نەم بێ دانیشم لەگەڵ مناڵەکەما خەریکی یاری شەترەنج بە داریشم لەگەڵ مناڵەکەما خەریکی یاری مار و پەیژە بم هەم مێشتی مناڵەکە کاتەوە هەم چێژ بە مناڵەکە بەخشێ هەم کۆمەڵێک تایبەتمەندێتی جوانە هەروە هەندێک یاری کللتوری کوردەواریمان هەیە کە زۆر جار ئەمە گەورەکانیش نایزانین جارێکی تر بە دوای ئەم یاریانە بگەڕێنەوە ڕەنگە ئەم یاریە ببێتە هۆی کۆکردنەوەی خێزانەکەمان جارێکی تر ئێستا گەورەکانیش خەریکە بیریانەچێتەوە مامۆستا وامان لێ هاتەوە ئەگەر ئێمە ئەمانە جارێککە بهێنینەوە ئەوەی بەرپرسیارەتیە لەسەر ئەستۆی دایکەکانە باوکەکانە ئەگەر ئێمە یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەوەی کە زۆر جار خێزانەکانمان پرتن خێزانەکانمان بۆ کۆ نابێتەوە ڕاست خێزانەکان تەنانەت جاری وایە بۆ سفری ناخواردنیش کۆ نابنەوە بەڵام ئاسایی ئەگەر ئێمە یاریە بکەین یاریێکی بە کۆمەڵ بکەین ئەو فرسەتی زۆر باشمان بۆ دروستە بێ بکە مناڵانە جارێکی تر هەمووی لە دەوری ئەم یاریانەیە کۆ بکەینەوە یاری کڵاو کڵاوێن با بکەین
پێویستی بە 4 کەسە بە 5 کەسە بە هەرچەندێکە ئیتر خێزانەکە کۆ بێتەوە. ئەگەر ئێمە چەند شوێک لەسەرێک ئەمە بکەین مناڵەکە خۆی داوایە کاتەوە جارێکی تر. مامۆستا هەوشانی شتە باشانی کە باسە کرد خۆتە زانین لە وەزارەتی پەروەردە و لە کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا بابەتی پەروەردەی ئیسلامی تۆزێک کەمە ینی زۆر بایەخی پێ نادرێت. ئەم پشوە ئەکرێت یاخود دەرفەتێکی باشە بۆی کە مناڵەکان فێری کۆمەڵی پەروەردەی جوانی ئیسلامی بکەن کە دواتر کاریگەرێکی زۆر باشی بێ هەم لەسەر خێزان هەم لەسەر ڕێزگرتنی دایک و باوک هەم لەسەر دوورکەوتنەوە لە تاوان و کۆمەڵێک شتی زۆر ئەوەی کە لە نێو کۆمەلگادا نامۆن چووکە شتە جوانانی کە هەن لە پەروەردەی ئیسلامیا بێگومان بایەخێکی زۆری هەیە و گرنگێکی زۆری هەیە. بێگومان من ئەتوانم بە شوەیەکی گشتی تر مامۆسادانیار وەڵامی ئەمە بدەمەوە کە منداڵ ئەکرێ بخرێتە ناو هەندێک کایی ترەوە کە بەشێک لەو تایبەتمەندیانەی لە پەروەردەی ئیسلامیا هەیە لەوێ جیام بکەینەوە. پێشەم شتێ من هەرگیز و بە هیچ شێوێک لەگەڵ ئەویان نیم مناڵەکان خوێندکارەکان بخرێنە ناو خولی بەهێزکردنی وانەکانەوەی کە پێڵەن خولی بەهێزکردنی وانەکە. جا لەو خوێندکارانی کە لە پۆلی دوانزەیان کە دوانزە تا ڕادێکی ژنەوە کە ئەمە ڕەنگە بەشێک لە داهاتووی ئەو دوانزە قۆناغێکی جیاوازە جیاوازە لەوانەی کو با بڵێن داهاتووی ئەو یەکلای یەکاتەوە و پێویستی بە هەوڵدانی زیاترە. بەڵام بە هیچ شوێک لەگەڵ ئەویانیم کە ئەم مناڵانە جارێکی تر دایک و باوکەکان پاڵە پستۆیان بخەنە سەر بڵێ جارێکی تر بڕۆ بابەتی بیرکاری بخەنە تۆ لە بابەتی بیرکاریە لاواسی بڕۆ ئینگلیزی بخوێنە بڕۆ عەرەبی بخوێنە بڕۆ کوێ بخوێنە و تەنانەت پەروەردەی ئیسلامیش. ئەگەر مناڵێک لە ماوەی ساڵێکە نەیتوانی بێ ئیسفادە لە مامۆستاکەی خۆی لە ناوەندی خوێندنەکەی لە بابەتی بیرکاری بکە ئەمە گرفتەکە ئەوە نییە کە خولێکی تری بۆ بکەیتەوە یا بە خولێک بەهێزی بکەی بەڵکو ڕەنگە گرفتەکە شتێکی تر بێ لەوە بکۆڵینەوە کە مناڵە ئایا حەزی لەم بابەتە نییە ئایا هۆکارەکە مامۆستایە ئایا هۆکارەکە هاوڕەکانێتی ئایا هۆکارەکە ناوەندەکانی خوێندنێتی و دەیان شتی تریش کەواتە ئێمە بەدوای هۆکارە حەقیقەکە بگەڕین. بۆیە بە هیچ شێوەیەک ناکرێ مناڵ جارێکی تر ببیتەوە ئەو شوێنەی لە دەوامێکەوە بە دەوامێکی تر بە هەمان تایبەتمەندیەوە. چی بکەین بۆ ئەوەی کە ئەو تایبەتمەندی جوانانەی لە ڕووی بەهای کۆمەڵایەتیەوە لە ڕووی بەهای ئینسانیەوە لە ڕووی ڕێزگرتنەوە لەو تایبەتمەندیانە جوانانی کە بەشێکن لە کۆڵەکەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە چۆن جێ بکەینەوە لەو مناڵانەیە ئەکرێ وا بکەین مناڵ تا گەورە قەرەبووی هەندێک شتی بۆ بکەینەوە کە لە کاتی خوێندنا نەیکردووە. بۆ نمونە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە مامەڵی پێ بکەین لەگەڵ مناڵەکانوانە سەردانکردنی کەس و کارەکانە خزمەکانە نزیکەکان زۆر چێژی لێ ئەبینێ بەڵێ بەدڵنیاییەوە چکە زۆر جار خزمەتێکی باشی دروست تاقیکردنەوەت هەیە یاخود خوێندنت هەیە سەردانی خزمەکان ناکەی ئەڵێ لەبەر مناڵەکەم یا خزمەکەت سەردانە ناکات لەبەر مناڵەکەت کەواتە تۆ ئەمە جۆرێک لە زۆعفت هەیە ئەبێ قەرەبووی بۆ بکەیتەوە. ئەم قەرەبوانی کە تۆ ئەیکەیتەوە جارێکی تر ئەم بەها کۆمەڵایەتیانە ئەم ڕێزگرتنانە ئەم مامەڵانە جارێکی تر دروستە بێتەوە. ڕەنگە ئێستا بەشێک لە گرفتەکانی کۆمەلگەی ئێمە ئەوەیە کە هەندێک جار زۆر تێکەڵاوی نییە لە ناو کەسەکانە لە ناو خزمەکانە لە ناو نزیکەکانە تەنانە دوای لێ هاتووە خزمە نزیکەکان هەندێکیان یەکتری ناناسن مناڵەکانیان بەهۆی دوورکەوتنەوە لیانەوە. ئێمەش هیچ کاتێک ئاینی پیرۆزی ئیسلامەوەمان پێ ناڵێن پێمانەڵە کاتێک پێویستیت بۆیە سیلەی ڕەحم بەکاربهێنی یا پابەندی پێوی کە بێتەوە سەردانی کەسە نزیکەکانت بکەی ئەبێ سەردانی خەڵکی نەخۆش بکەی ئەبێ سەردانی ئەو کەسانە بکەی کە پێویستیان پێیەتی. بۆیە هەموو باوکو دایکێک خۆی ئەتوانێت مەدرسەیەک بێ بۆ ئەوەی کە ئەم بەهایانە جارێکی تر لە ناو مناڵەکانی بچێنێتەوە. چکە ئێمە ئێستا باسی هەواکەین کە تەنانەت لە شوێنەکە لە بازارێکە حتا ئێستا لە ناو ناوەندەکانی خوێندنە ئێمە گلیمان لە بەشێک لە گەنجان هەیە تەنانەت جاری وا هەیە شێوازی سڵاوکردنەکەی بەدڵ نییە شێوازی مامەڵەکردنەکەیت بەدڵ نییە. ینی هەتا خێزانەکان باوکەکان دایکەکان گلەیان لە جۆری مامەڵە و سڵاوکردن و بەیانی باش و بەخێرهاتنەوە ئەمانەی ناو مناڵەکانیان هەیە. وەمان لێ هاتووە بێ بڵێن های ئەگەر سەلام بکەین لە بەرامبەرەکەم. هەندێک جار هایەکەش نییە مەسەلەن هەندێک جار مەسەلەن باوک گێتەوە دایگێتەوە لە شوێنێک مناڵەکە خەریکی ئایپادێکە تەلەفۆنێکە ئەو شتانە ینی باوکەکە 5 دقەیە دانیشتووە مناڵەکە ئاگای لێ نییە. ئەمە بەشێکە لەو شتانەی کە لەو بەهایانە دوورمانە خاتەوە کە ئاین فێرمانەکە. بۆیە
من کاتێک دوورم خستەوە لە ئایپاد لەم جۆرە شتانە لەم حاڵەتانە و نزیکم کردەوە لە بۆنە کۆمەڵایەتیەکان و تێکەڵاوی خەڵکم کرد بۆ خۆی بە شێوەیەکی ئاسایی ئەچێتە سەر ئەم ڕێگایە. جایەکێک لەو شتانی کە من لە زۆرێک لە دایک و باوکان گوێم لێ بووە بەهۆی ئەوەی کە خۆیان بۆ نەداوامیان هەیە دایکەکە باوکەکە منداڵێکیش دەکەنە خولێکەوە دەڵێن لەبەرەوەی ئێمە پێمان ناکرێ بیبێنە دەرەوە کاتی بۆ تەرخام بکەین ئەمە تا چەندێک زیان بۆ منداڵە ئەگەێنێ دەکرێت ئێمە کەمێک لە کاتەکانی خۆمان بۆ ئەم منداڵە تەرخام بکەین. ڕاستەکەی بەخێوکردنی مناڵ یاخود پەروەردەکردنیشی بەدوایەوە بە پرسیارەتی باوکو دایکەکانە بە شێوەیەکی گشتی. من هەمیشە باسی ئەوەکەم کە ئێمە زۆرتر مناڵ بەخێوەکەین نەک پەروەردەیەکەین. زۆر جار مناڵ ئەبێتە قەرەبووی دەستی دایک و باوک بە تایبەتی لە کاتێکە دایک و باوکەکە هەردووکیان وەزیفەیەکیان هەبێ. هەندێک جار تەنانەت لە خۆناغی باسوی مناڵانەوە بۆ هاوینانیش واکەن کە ئەم مناڵە بخەنە دەورەیەکە و بیخەنە شوێنێکەوە یا جاری وایە مناڵەکە یا بە دراوسەیە گەڵێ تا لە دەوامەکەمێمەوە. یعنی چۆن مناڵەکە دەی بە دراوسەیەک بارە بەسەر ئەو شوێنەوە ئەگەر بۆ نیەتە بیخێتە خولێکەوە بیکەیتە هەر شتێکەوە ئەمە ینی ئاماژەکەی خۆی هەر ناگەێن بە زیانیش کەوتەتەوە. بۆیە پێویستە لەسەر هەموو دایک و باوشێک بە تایبەتی لە هاوینانە ینی ئەمە ڕەنگە تۆزێ بۆ مامۆستاکان باشتر بێت کە خۆشیان لە پشوان بۆ هەموو باوکێک هەموو دایکێک بەشی ئەوەندە مەجای هەیە کە لە دەوام دێتەوە بەشێک بۆ مناڵەکەی تەرخانکە. ینی پێویستە لەسەر باوکو دایکەکان نەهێڵن ئەم تایبەتمەندی مناڵەکان ئەم حەزەی مناڵەکان ئەم حەقی مناڵەکان بە فیڕۆ بچێ بەو شێوەیەک. ئەتوانم بڵم هەڵەیەکی تری خێزانەکان کە هەر لەو ڕۆ ناتوانن مافی مناڵەکانیان بدەن ئەوەیە کە حەزەکەن مناڵەکانیان دایمە بخەون یاخود ڕێگەیان پێدەن بخەون یاخود ئایپادێک شتێکی ئێداتە دەست و ئەڵێ بۆ خۆت مەشغوڵ بە خەریب. بیرمان نەچێ خەو حاجەیە پێویستی وەکو هەموو پێویستیەکانی تر وەکو چۆن خواردنەوە هەموو ئەمانە حاجن بۆ ئینسان خەویش حاجەیە. یعنی ئەگەر ئینسانێک تینووی بێ بە پەرداخی ئاو تینیۆتێکەیەش چیە ئەگەر دە پەرداخ ئاوی بێتێت چیە گوزەرێ کەسێکە تێ 6 ساعت 8 ساعت پێویستی بەخەوە بەڵام ئەو 12 ساعت خەوتووە 14 ساعت خەوتووە. مامۆستا کارە ساتەکە لەوەیە مناڵمان هەیە 5 ئێوارە هەڵەسەی تر کە پشووی هاویناوە لەبەرەوەی سیستەمەکان تێکەشێ. ئەمە کێشەکە لە مناڵەکەیان نییە ڕاستێکی کێشەکە لەوەیە کە چۆن دایک و باوکەکە ئەم پلانەی بۆ دابڕێژن کەی بخەوێ چۆن بخەوێ. مناڵ لە هەنێت تەمەنا نابێ ئیتر لە نۆ بەدواوە نەخەوێ باشە ئەو کاتی کە دەوامینیە با بڵێ 9 و 10 ئیتر ئەو پەڕی نابێ ئیتر خۆی هەر بمێنێتەوە بۆ دواتر نەخەوێ و مناڵ ئەو کاتی کە پێویستە هەستێ ئەبێ هەستێ یعنی نابێ نیوەڕۆ خەو بکە نابێ بهێڵی هەر بۆ خۆی لە ناو جێگاکەیا بێت چکە دیسانەوە ئەمە زیانی تەندروستی بە مناڵەکە ئاگەێنێتەوە جارێکتر. مامۆستا جاران ینی ئەمە مناڵ بوون کە لە سەرەتا یاون هەمیشە بەردەوام ینی بەڵێنی دایک و باوکەوە بۆ کە دەربچی پاسگیلێکە بۆ کڕمان ئەوە بۆکەم ئەمە تا چەند گرنگە شتێکی بۆ بکڕین کە سوودی هەبێت لەم پشویە ئێستا پاسگیر شتێکی زۆر باش بوو جاران هەبوو ئێستا ژەربوونی هەیە ینی دایک و باوکانەوەکەم بەڵام ئەستەکەم بۆی گۆڕانی کۆمەلگا و تەکنۆلۆژیاوانە تۆ شتەکان گۆڕاوە. هەندێک جار هەموو ئەو شتانی چۆن ئەزانین سوودی هەیە یا زیانی هەیە ئەو کاتە ئەزانین کە بەکارمان هێنابێ چۆن زانیمانێک پاسکێت سوودی هەیە بەکارمان هێناوە چۆن زانیومانە ئایپادەکان زیانی هەیە دیسان بەکارمان هێناوە چکە من پێشەوەی ئایپاد ببینین نەمانەزانی کە سوودی زیانەکانی چۆن ئێستا هەردووکیمان بینیوە و هەردووکیمان بەکارهێناوە. زۆر گرنگە بۆ هەموو شتێک پلانمان هەبێ بەرنامەمان هەبێ. یەکێ لەو شتانی کە ئەبێ مناڵەکانمان لە بوارە تەکنەلۆجیەکان دوور خینەوە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم کاتیش بێت ئەوەیە کە مەشغوڵیان کەین بە تۆپەوە مەشغوڵیان کەین بە پاسکیلەوە مەشغوڵیان کەین بۆ خولانەی وتم وەکو مەلەکردنە وەکو وەرزشکردنە وەکو هەر بوارێکی ترەکە ئەگونجە ئیشی لەسەر بکرێت. بۆیە مناڵ هەر خۆی پێی خۆشە کە پاسکیلی بۆ بکردرێت باش بەڵام کە پاسکیلەکەت بۆ کڕی ئەو ئیتر 2 ڕۆژ بەکارهێنا و لێ بێت تاقەت بۆ جارێکی تر فڕیات چکە ئەمەش بەشێکی کێشەی خێزانەکان ئێستا پاسکیلەکەی بۆ کڕی و ئیتر بەکارهێنێت 2 جار بەکارهێنێت و ئیتر ئەگەڕێتەوە سەر ئایپادەکەی خۆی. بۆ ئەمە بێ ڕێکەوتنێک لەگەڵ مناڵەکە بکرێەوە وتم بە پێی تەمەن ئەم گۆڕانکاریانە دروستە بێت ناڵێن بە تەواوەتی دای بڕە لە ئایپادەکی
مۆسا علیراگەر تۆزێک بوو بڕۆ ینی دەرفەتم بیتە ینی بە تەواتی نەژڵینە مە ڕەتکەینەوە ئایپاد و ئەنتەرنێت سوودینیە بۆن منە ئەسە مناڵێگە ناسم 3 ساڵە کچێکە هەرچی ڕەنگەکانە بە ئینگلیزی زانانی هەرچی حیواناتە ئێزانێ بڕۆکە هەر قسە ئەکات وردە وردە قسەی پێەکە زمانەکەی خۆشی زمانی دایکیشی زۆ باشە و تەعاملی باشە و ڕێزێکی زۆر لە دایک و باوکێگرێ و زۆرجار لە ئایپادەکەی کۆمەڵێک ئەو سرود و بابەتە زۆری نانەی کە لە بوون ئافرینە هەیە هەر سێریەکاتەوە ئەنی بە تەواتی ناکرێ بڵین باش نیە بەڵام ئەوەیە کە چاودێرێکی باشی دایک و باوکی تەواتی باش نیە بە هیچ شوێک ینی وتمان هەموو شتێک لایانی باشی هەیە و لایانی خراپیش بەڵام بەپێی تایبەتمەندیەکان نەگۆڕێ بەپێی کاتەکان دایک و باوک لێرە ڕۆڵی بێت کە بزانێت بێگومان بۆ بچووکەکان بۆ تەمەند بچووکەکان بەرپرسیارەتێک گەورەکە هی دایک و باوکەکەی کە چۆن ئەم مامەڵیان لەگەڵ ئەم ئیشانەیە بکەن تۆ ئەگەر بینیتە لایەنە تەندروستێکە ئێستا من نازانم ئەو مناڵی جەنابەت باسیەکەی چەند سەعات بەکارێنێ ڕاستە لە شتێکا قازانجەکە بەڵام لەوانەیە شتێکی کرد لە دەست بە بێگومان یعنی ئێستا لە هەندێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە بۆ نمونە لە تەمەنی 2 ساڵ بەرەوخوا بەکارهێنانی ئایپاد و یا هەندێک شت و ئەوانە هەر قەدەغەیە هەر بە یاسا قەدەغەیە بۆ لە بەروێ ئێمە کاریگەریە کاتە سەر چاوی سەر خانەکانی مێشکی هەر هەندێک خانە هەیە بە تەواتی ناهێڵێ سەر نۆتقی سەر قسەکردنی چونکەم پێویستی بە قسەکردن هەیە پێویستی بە تێکەڵاوبوون هەیە پێویستی بە شتی تر هەیە بۆی من ناڵێن بە هیچ شوەیەک ئەمانە سوودیان نییە بەڵێ سوودێکی ێزگار زۆریان هەیە بەڵام ئەوەندە سوودیان هەیە کە لە سنووری خۆی دەرنەچێت کەواتە ئێمە وتمان ئەکرێ باوکو دایکەکە پلانێک دابنێن بەرنامەیەک دابنێن بڵین تۆ ئەمەنە کات بۆت هەیە ینی سەعاتێک بۆت هەیە بەکاری بێنی ئایپادەکە بەڵام لە چ کاتێکا بۆت ینی ناکرێت ئەو ئایپادەکە لەسەر سیستەمی خەوتنەکەی هەبێ کە حەسا لە خەو پێشە مشتێت تۆزە چاوی بپەروێنە یەکسەر دەستکاری ئایپادەکەی بکە ئەمە بۆ گەورە شەرخراپە بێگومان هەتا توێژینەوەکان پێمانەڵڵەن تۆ بۆ گەورەکانیش سەعاتێک پێش خەوتن مۆبایلەکەت لە خۆ دوورخەرەوە هەر دووری خەرەوە بەکاری مێنە 1 ساعت پێش خەوت ئەمە بۆ گەورەیەک وایە ئەجا بۆ مناڵێک ئەگەر ئەو جاری وایە هیتفۆنی لە گوێیە بە هیتفۆنەکە و خەوی لێکە جاری وایە هەیە مەسەلەن ئایپادەکە بۆ شێوەیە ینی ئەوە نەچوی والێکە دو هیچ شتێک نابینێ ینی تۆ تێبینی ئەو مناڵانە بکە ئەگەر توێژینەوەی بکرێ لەسەر ئەو ئاستی بینینی چاوی ئەو مناڵانە کارەسات دروستەکە بەڕاستە کاریگەری شێوە لەسەر ئاستی زانستیان دواتر لە خوێندنا کەس نەخوێندنەوە بەدڵنیەوە لە هەموو حاڵەتەکان ئەوەکو وتمان تۆ پێویستیت بە گەشەکردنی خانەکانی مێشکە لە قوتابخانە لە ناوەندەکانی خوێندنە لە هەر ئەو شوێنانی کە پێویستمان پێێتی بەڵام بەشێک لەو گرفتانە دروستەکە کەواتە ئێمە بۆی چارەسەری ئەو شتانە بکەین و پشۆکە پشوویەکی حقیقت بێ و پشوویەک بێ خۆشی بۆ خێزانەکەش و بۆ مناڵەکانیش بێنێ و نەڵێن ئەوە دیسانەوە عەتڵە هاتەوە من چی لە مناڵەکانە بکەم نەڵێن دیسانەوە هاوێن هاتەوە چی بکەین بەدەست ئەم مناڵانەوە ئەکرێ شتەکان وەکو وتمان دابەش بکە بەڵێ پاسکیلێکی بۆ بکڕێ بەڵێ خۆی یاری لەگەڵا بکە بەڵێ خۆی ئەچێ بۆ شوێنێکی تر تەنانەت ڕاکردنی لەگەڵا بکە تەنانەت بیبە تەنانەت ڕێڕۆیشتن لەگەڵ مناڵەکانە ینی هەندێک جار ئێستا خۆشبەختانە جاری وایە خێزانە بینی بەیەکەوە ڕێڕۆشتنەکەن ئێواران شەوان مەسەلەن ئەو کاتانە ئەکرێ من ڕێڕۆشتەکەم تۆزەکەم بکەمەوە و مناڵەکەم لەگەڵ خۆما بەرم ینی جوڵەی جەستەی و تاکی دەکەمەوە جوڵەی فکری زۆ گرنگترە لەو حاڵەتانەیە کە تۆ بەتاڵەکانی چۆن پێ بڕکەینەوە یەکێکی تر لەو بابەتانە ئامۆژگاریکردنی دایک و باوکە بۆ منداڵاتە ئێمە بە چی شازێ منداڵە تێبگەینین زۆر جار دایک باوکەکە ئەوەندە ئامۆژگاریە منداڵاکەن ئەوەندە زەختیەکەنە سەر کە ئیتر هیچ ینی بە هەندی وەرناگرێ و قسانی کە دایک باوکی کرد زیاد ڕۆیی کردن من هەمیشە ئەڵێم چ لە ناو خێزانەکانە چ لە ناو ناوەندەکانی خوێندنە کێشەمان لەگەڵ مناڵە نییە بەڕاستی وەکو چۆن لە ناو ناوەندەکانی خوێندنیشە کێشەمان لەگەڵ مامۆستای هەیە لەگەڵ حورمەتی زۆرم بۆ مامۆستاکانە کێشەمان لەگەڵ خوێندکار نییە و بۆ خێزانەکان و مناڵەکانی شەروایە ینی ئەمە ئەگەر بەراورد بکەین بە هەویرێک هەویر ئەتوانی هەموو شتێکی لە دروستکەی ئەتوانی کولیچەی باشی لە دروستکەی پاقلاوی لە دروستکەی ناوسازی لە دروستکەی دەیان شدەوەی کە جەناوت باشتر ئەزانی بەڵام وەستایەکی باشی پێویستە بۆی ئەم شتانە دروستکە ئەگەر وەستاکەمان خراپێ ئیتر ڕەنگە ناوسازیەکی سوتا و کولیچەیەکی خراپ پڕخوێ نازامچی و ئەم جۆرە شتانی لە دروستە کەواتە ئەو باوکو و دایکەکانن ئەتوانن چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن ئەمە مامۆستاکانن چۆن مامەڵە لەگەڵ خوێندکارەکانیان بکەن چۆن باشترین شت لەم هەویرە دروستکەن چکە مناڵەکانمان هەویرن
ئەتوانین بەم شێوەیە مامەڵیان لەگەڵا بکەین. هەندێک مناڵ هەیە هەر غەریزەی بۆ خۆی وایە کە ئەو کاتەی ناسیت نابێت ڕق ئەستور بی لەگەڵیە یا ڕقەبەرایەتی لەگەڵا بکەی بۆ ئەوەی کە ئیلا ئەبێ ئەم جۆرە بەم شتە بکە. وتمان مناڵ لە پێشەوە لێ بکەیت کە ئارەزوەکانی خۆی چییە، لە پێشەوە لە خۆی بپرسی. هەر کاتێک زانیمان ئارەزووی مناڵەکانمان گونجاوە وە دروستە و لە ڕووی ئەرێنیەوە قازانجی بۆ مناڵەکە هەیە، ئەگەر پێویستی بە قوربانیدانیش بێ پێویستە قوربانی بۆ ئەو مناڵانە بدەین. بەڵام هەندێک جار ئەگونجێ مناڵەکە داخوازی شتێ بکە، بەڵام مناڵە هێشتا عەقڵی پێ ناشکێ، من بە باشی نەزانم، دایکەکە بە باشی نەزانێ، لەبەرەوە ئەو کاتە ڕوونکردنەوەی بۆکی یا بەدیلی بۆکی. بۆیە قسەکردن بە شێوەی توندوتیژی یاخود خۆ سەپاندن لەگەڵ مناڵەکانە کە ئەبێت تۆ ئیلا ئەم شتە بکەی یا ئەوەیان بکەی یا ئەوەیان بکەی، ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە دیسانەوێڵەمەوە هەم پشوەکەی لێ تاڵەکەی بەڕاستی هەم ئەو ئامانجەی کە خۆشمانمانەوێ بە دوی بکەوین یا بەدی بهێنین ئەوەشمان بۆ نایەتەدی. سۆباش زۆر سپاس دەکەین مامۆستا ڕزگار حەمە لە مامۆستای زانکۆ یاخوا بەخێر بێ، سپاس بۆ دەرفەتە بەخێر بێ. زۆر سپاس مامۆستای خۆشەویست، بەهیوام هەموو لایەک خوێندکارەکانمان مناڵەکانمان لەم هاوێنەیە پشوویەکی خۆش بەسەر بەرن و بتوانن خۆیان پلان ڕێک بخەن، بەرنامە ڕێک بخەن، بە تایبەتی گەشتی شاخەوانی، گەشتی گروپین دروستکەن لەگەڵ خۆیانە، هەروە ئەکرێ لەگەڵ بەشێک لەو ڕێکخراوانەی کە جۆرێک لە گروپین و پێکەوەی دروستەکەن ئەتوانن سوود لە پشوەکانی خۆیان وەربگرن و پشوویەکی خۆش بە هەموو لایەک. خوا دەست خۆش بێ، خوا بەخێر بێ سەر دوو چامان.